ئەو هێرشانەی دەوڵەتی فاشستی تورکیا بۆ سەر باشووری کوردستان لە پێشدا ئەوە هێرشە بۆ سەروەری هەرێمی کوردستان بۆ سەر خەڵکی کوردستان ئێمە کۆنگرەی نەتەوەی کوردستان نەهار ئەو جارە چەندین جاری کەش ئیدانەی دەکەین ئیدانەمان کردی و ئیدانەی دەکەین کە بە هێرشێکی دوژمنکارانەی ئەوەی دەزانین کە بۆ سەر تەواوی گەلی کوردستانە بۆ سەر دەستکەوتەکانی باشووری کوردستانە ئەو هێرشانە دیارە لە دەرەنجامی سیاسەتی شەڕەنگێزانەی دەوڵەتی فاشستی تورکیا کە بەناوی بوونی پەکەکە و بارەگای پەکەکەەوە ڕوبەڕووی خەڵکی سڤیلی کامپی مەخمور و شنگال و جگە لە چیاکانی قەندیلەوە ئەمە هێرشی دوژمنکارانەی دەوڵەتی فاشستی تورکە بەرامبەر بە کورد ڕاستە کۆنگرەی نەتەوەی کوردستان زیاتر لە 20 ساڵە کار لەسەر یەخستنی گوتاری سیاسی کوردستان دەکات کار لەسەر ڕێخستنی ناوماڵی کورد دەکات بەداخەوە وەکو پێویست هەموو هێز و لایەنە سیاسیەکانی پارچەکانی کوردستان بە دوای دەنجی ئەو بانگەوازەی کە کۆنگرەی نەتەوەی کوردستان بانگی دەکات نەهاتون لە کاتێکدا هەر هەموو ئەو پەیامەی کە کۆنگرەی نەتەوەیی کە هەمومان پەنجەی دەخینە سەرکە یەکێتی و یەکبوونی گەلی کوردستان تاکە زامن و تاکە هێزی خاڵی هێزی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردەکە بتوانی وەڵامی ئەو هەموو پلان و سیاسەتە شەڕانگێزان بەرامبەر بە گەلی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان هەیە بداتەوە هەموو حیزبەکانیش تاک بە تاک باس لەوە دەکەن کە پێویستە یەکێتیەکی نەتەوەی پێویستە کۆدەنجی پێویستە بەڵام بێگومان بەشێک لە حیزبەکانی باشووری نەهەر باشی کوردستان حیزبەکانی کوردستان وها هەڵکەوتەکەی کوردستان وایە بەداخەوە لەژێر کاریگەری وڵاتانی ئەقلیم یا وڵاتانی داگیرکەری کوردستان لەژێر هەندێک ئیتفاقیات لەژێر بەرژەوەندی ئابووری ئەوە نەیانتوانیوە بێن ڕاست و ڕەوان بێن بەدوای ئەو پەیامەی خۆشیان نەهەر بەدوای ئەوەی کە ئێمە وەک کۆنگرەی نەتەوەی کوردستان داوای دەکەین ئەو پەیامەی کە بۆ خۆشیان باسی یەکێتی و یەکڕیزی گەلی کورد و یەکڕیزی خەڵکی کوردستان دەکەن نەیانتوانیوە ڕازگۆ بن لەگەڵ ئەو دروشمانەی کە بۆ خۆشیان بەرزیان کردیتەوە ئەمە جێگەی داخە کۆنگرەی نەتەوەی کوردستان جگە لە دوا کۆنگرەی خۆی بەو ئاراستە ئیش لەسەر یەکێتی نەتەوەی دەکا جگە لە یەکێتی هێزە سیاسیەکان کە پێویستە گوتاری سیاسی گەلی کوردستان یەکبی بەڵام کار لەسەر ئەوە دەکا کە خەڵکی کوردستان بە وشیاریەکی نەتەوەیەوە لەسەر ئەو پیلانجێڕی کە لەسەرەتی هاو هەڵوێست بی یەکدەنگ بی ئیش لەسەر چین و توێژەکان بە زیادەکە بەدەر لە هێزە سیاسیەکان لە باشووری کوردستان دوو حیزبی دەسەڵات هەریەکە یەکێتی و پارتی کە هەر یەک بە شێوەک لە شێوەکان پەیوەندیان لەگەڵ پەیوەندی ئابووری سیاسی ئیتفاقاتی چەندین ساڵیان لەگەڵ ئێران و تورکیا هەیە بێگومان ئەو هەوڵەی کە لە 2013 بۆ یەخستنی گوتاری سیاسی بۆ دروستکردنی کۆنگرەیەکی نەتەوەیی کە فەشەلی هینا و سەرکەوتو نەبوو هەر گرێدراوی ئەو پەیوەندیانە بوون کە ئەو حیزبانە هەیان بوون تاکە چارەسەری ئێمە وەک کورد لە بەرامبەر ئەو هەموو سیاسەتی بەرژەوەند خوازانەی وڵاتانی دنیا لە ناوچەکە سیاسەتی شەڕانگێزانە و شۆڤینیانەی نەتەوە سەردەستەکانی داگیرکەرانی کوردستان تاکە چارەسەر هەر یەک خستن و یەکبوونی دەنجی گەلی کوردستانە ئەوەیە وەڵامی ئەو سیاسەتەی پێدەدرێتەوە تاوەکو ئێمەش نەتوانین یەکدەنگ بین یەک هەڵوێست بین لە دەرەوەی لە سەرووی بەرژەوەندیەکانی حیزبەوە لە سەرووی بەرژەوەندیەکانی یەکپارچەیی پارچە بوونەوە نەچین بۆ قەزیەکە و بۆ دۆزی کورد و گوتاری خۆمان دۆزی گەلی کوردستان وەک یەک دۆز لە دۆزی نەتەوەیەکی بندەست داگیرکرا و بە دنیا بە یەک گوتاری سیاسی دیبلۆماسیەتێکی هاوبەش بەرەو ڕووی دنیا نەکەینەوە ئەستەمە بتوانین ئێمە وەڵامی ئەو هەموو سیاسەتە شەڕانگێزیە و بەرژەوەند خوازانەی دنیا بدەینەوە لە ناوچەکە.